السلام عليكم ورحمة الله. ورن باشتێکتان پێ بڵێم لەسەر سەرفیترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زەکاتی سەرفیترەی واجب کرد کە بە خۆراک دەربکرێ صاعا من طعام. و هەندێک لە زانایان و خەڵکی ئەڵێن ئێمە پێمان باشە بە پارە دەربکرێ. لیانە پرسین بۆچی ئێوە پێتان باشە کە بە پارە دەربکرێ؟ ئەڵێن لەبەر ئەوەی مەسلحەتی فەقیر لەوایە کە بە پارە دەربکرێ. ئێمەشە پرسین ئایا ئێوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵسۆزترن بۆ هەژارەکان؟ ئایا ئێوە لە خوای گەورە بەڕەحمترن بۆ هەژارەکان؟ لەوە چێ بڵێن ئاخر مەسلحەتەکە لەوایە. بەڵام ئێمە ئەپرسین ئایا ئەو خۆراکی کە دانراوە بۆ سەرفیترە ئەگەر کەسێک 2 کیلۆ نیو برنج بکڕێت بیدا بە سەرفیترە کیلۆی بە 2000 2 کیلۆ نیوەکە ئەکاتە 5000 کەواتە هەر کەسێک پێویستە لەسەری سەرفیترەکەی 5000 بە خۆراکەکە نەک بچێ 5000کە بدا بای 5000 ئەبێ خۆراک بکڕێت. بەڵام ئەگە بە پارە بیدەن 3000. کەواتە ئایا ئێستا مەسلحەتی فەقیر لەوایە 3000 بدرێتێ یا 5000 بدرێتێ؟ ئەو خۆتان بڕیاری لەسەر بدەن. کەواتە دین ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم و مەسلحەتی فەقیر ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم. السلام عليكم ورحمة الله.